ئێرە گوندی کەژەکە لە سنووری برادۆست گوندەکە ناسراوە بە زۆری بەروبوومی کشت و کاڵ وەکو بەروبوومی تەماتە، خەیار، کودی، باینجان، بیبەر چەندین بەروبوومی تر. لە ڕووی بەروبوومی ئەو ساڵەوە ساڵی 2016 بەروبوومێکی زۆر باشمان هەبووە. بەرهەمی زۆر بووە لە خەیار، کودی، تەماتەش خەریکە ئێستا پێی ئەگا. یعنی ساڵانە زۆربەی هیچ ساڵێک بەروبووم وەکو ئەو ساڵە نەبووە لە باشی. بەڵام وەکو گلەیی کە لە حکوومەت ئەکەین بەروبوومەکە باشە بە ساختکردنەوەی لە بازار تۆزێک ئەستەمە زەحمەتە لەبەر هاوردەکردنی بەروبوومی دەرەوە. ئەو ساڵە بەس نرخی خەیار تۆزێ باشە لە 500 و بڕە کارواسترە 600 550 400 چیلۆی. بەڵام کودی چیلۆی بە 100 دیناری بە 200 دیناری لێرە لە ئێمەکردن بە 100 200 یعنی 5 چیلۆ ئەگەر بە 200 دانین 5 چیلۆ ئەکاتە 1000 دینار. ناکاتەوە ئەوەی کە جوتت کردی و پەینی کیمیایی نە حکوومەت دایتی نە کرێباری داوە نە هیچ مەسروفێکی بۆ جوتێ و ئەو شتانە کردووە. ئێستا لە سنووری برادۆست و گوندی کەژەک تا ڕادەیەکی باش خیار پێداویستی پڕ کردوتەوە بۆ شارەکان ئەنێرین ئەمە بارەکان ئەڕۆ بۆ هەولێر باش بووە. لە سنووری ئێمە لە گوندی کەژەک سەرەتای چاندن کۆتایی مانگێک بەهار ئەمین یعنی لە 25 جوانە دەست پێکرێت خیار ئەچیندرێت تەماتەش ئەچیندرێ و لە سەرەتای مانجی هەشت و نیوەی مانجی هەشت یعنی بڵێنە تا 15 دەچی تەماتەکە پێگا خیاریش تۆزێ زووتر پێگا. ئێستا کاتی پێگەیشتنی خیار و تەماتەیە بەرهەمەکی باش و بەروبوومێکی زۆر باشی هەیە بەڵام لە فرۆشتنی بەرەک زەحمەتە و بۆ ئێمە قورسە. سارانە بێم کە بەهارە دەست پێەکەین خیار و ئەوانە کە ئەچینین خزمەت یەکەین ئجا خزمەتەکەش زار هەیە خێرەی باشی هەیە زار هەرە زەرەری هەیە لە بۆی هەیە چینی عیلەتە شتێک لێدە ناویتی خراپەبی بەڵام ئێستا پعام وڵاهی پعام هەمووی باش نییە بێبەرە بیتێک لە مانجی 15 ئەو دەورانە هەتا کۆتایە مانگە 6 ئەو دەورانە وەڵا زۆر نەوعی هەیە بەڵام ئەبینێ ئەمە شارەزان پێکسە ئێزە ئەوە خەزیرە ئەو خەزیرە زۆر باشە بەڵام ئەبینێ چێت دکانە شێ بێم لە سۆران بیا و لێری بی کە تۆکەیتینێ ئەبین لەوانێک کابرا حەبرادەر شت بی ئەبێ هەو سارە تۆکم لە هاتیە نییە شتی هۆقەت لۆ خێرا خۆیتان تینین دوای کە ئەچینین زەرەرێکی خراپە. بەروبوومەکانی ئێمە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە علوەکانی هەولێر سلێمانی لە علوە ساغەکرێنەوە سەرفەکرێن داواکاری لە حکوومەتی هەرێم ئەگەر هەر نەبێ بۆ دەڤەری برادۆست مەعمەلێک دۆشاوی تەماتەمان بۆ دابنێ بۆ ئەوەی کە بەروبوومەکانمان ساغ بکرێنەوە سەرف بن. ئێمەی خەڵکی دەڤەری برادۆست زیاتر بە کەرتی کرستوکاڵیەوە خەریکین و پیشەی سەرەکی خەڵکی دەڤەری برادۆست هەمووی کشتتوکاڵە بۆ داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرە بە کشتتوکاڵ بدات و زیاتر ئاوڕێک لە جوتیارانی دەڤەرەکەمان بداتەوە.
سەرچاوی هاوین هەواری سۆتەیە بۆ کشت و کاڵ بەکاردێنین جۆگە و بانتمان خرابن و ئەو جۆگەوانە ئیهتیمامی پێ نەدراوە و ئەگەر ئیهتیمام پێ بدرێت چەند دۆنم عەردی لەبەرە و بەڵام ئاوەکان زۆر کەمن و جۆگە و بانیشن بۆ جێپەزە نەکراینە و دیارە ئەو سنوورێکی سنووری برادۆستە دیارە زۆر لە ڕووی کشت و کاڵیەوە خەڵکی برادۆست بایەغ بە کشت و کاڵی ئەدەت کشت و کاڵێکەشی ئەوەیە تەماتەیە خیارە کردووە مەسەلەن ترەیە لە سێ و هەموو مەسەلەن پێداویستەکەی ئەوەی لە هاوینێ بەکار دێت بۆ خواردن ئەوان زیاتر بایەخی پێدەن بەڵام لە ڕووی ڕێگاوبانەوە دیارە و سنوورە زۆر کەمتەر خەم بووە بە تایبەت ئەو گوندەی کەژەک یعنی لەو سەری ڕاوەرە هەتا لێ خەلاص دەبی هەموو قۆرتی تێدا زۆر ڕێگەیان نەخۆشە ئەو بەرهەمەی لەو سنوورەش بەدەست دێت یعنی لە کەم جیا ئەو بەرهەمە بەدەست دێت حەقە ئاوڕێکی جدی لەو سنوورەی بدەنەوە مەسەلەن جان وەکو دروستکردنی کارگێکی ئاوە تەماتە لەو سنوورە یان لە قەزای سۆران برێن ئەوە لۆ حکومەتی هەرێمی کوردستان زۆر سوودێکی باشیە بیت و خەڵکەکی زۆر ئەتوانی ئیش لەسە بکات و خەڵکەکی زۆر ئەتوانی زیاتر ڕووی لە فەلاحەتی بکات و پێویستی بەو مەعاش و بەوانە نەمینی ئەو داواکارین لە حکومەتی هەرێم لەو کاتەی ئەو بەرهەمە دەکەویتە بازاری ڕێیەکان بگریت وەنە کە چشتی دەرەوە هاوردەی ناو کوردستان بکرێت و لۆی ئەو خەڵکەش سوودمەند بی لەو فەلاحەتی و سارێکی دیکە زیاتر ڕووی تێ بکەت و بەرهەمەکانی خۆی مەسەلەن دڵی پێخۆش بیت و باشی لۆ بفرۆشێت و لۆی باشتر خەڵکەکە ڕوو لە فەلاحەتی بکاتەوە و چیدی چاوی لە قەیرانی مەعاشی و قەیرانی دارایی و ئەو شتانە نەمینیت.